من وەک هاوڵاتیەتی شاری هەولێری خۆشەویست داوا لە گشت هاوڵاتیانی ئەم شارە دەکەم بە گروتینەوە بڕۆنە هەڵبژاردن ئەرکێکی نیشتیمانیە، ئەرکێکی نەتەوەییە بۆ مافەکانمان لە بەغدا پێویستە یەکگرتوو بین، پێویستە هەموو حیزبەکان کە لێرە دەردەچن بەڵام لە بەغدا بە یەکگرتوو ببینێنەوە و داواکاریشم دەنگ بدەنە ئەو کەسانەی کە خزمەتی ئەو شارەیان کردیە، ئاوادانیان لەو شارە دروست کردووە، خۆشگوزەرانیان دروست کردووە. ڕۆژی دەیدا خۆم خانەوادەکەم، کوڕە گەنجەکەم، کچە تەمەن گەورەکەم دەچین بۆ سەر سندوقی دەنگدان لەبەر ئەوەی ئەوڕۆ پێویستە هەمومان گەنج و لاو بچین بۆ سەر سندوقی دەنگدان لەبەر ئەوەی مافی گەنجەکانمان، مافی کوڕەکانمان، مافی کچەکانمان زامن بکەین بۆ ئەوەی قورساییمان هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا. من وەکو گەنجێک دەیدا دەچمە سەر سندوقی دەنگدان دەنگ دەدەم. داواکارم لە هەموو گەنجێکی کوردستان بستە سەر سندوقی دەنگدان دەنگ بدا بۆ ئەوەی مافەکەی دەستەبەر بکات. من وەک فەرمانبەرێک بڕیارم داوە دەیدا دەنجی خۆم بدەم، تۆی فەرمانبەریش ڕۆژی دەیدا وەک فەرمانبەرێک وەک هاوڵاتیەک بڕۆ دەنگ بدە.